عزیزان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. شیکاری هەفتەی سێمی مانگی چواری ساڵی 2024 دەکەین. سەبارەت بەزێر ئێمە زۆنێکمان لە پێشە کە لە ئاستی 2337 دەستی پێکردو بۆ ئاستی 2318. کۆتا ڕۆژی هەفتەی پێشوو توانێتی خۆی بگەنێتە 337 پاشان دەستی بە بەرزبوون کردو. لە ڕووی تەکنیکەوە ئەم زۆنە توانای ئەوەی هەیە کە ئەم دابەزینە خێرا و مەودافراوانەی زێر بە تەواوەتی ڕابگرێت و تارگێتەکانی بەرزبوونەوەشی لەم ناوچەیەوە. یەکەم تارگێتی گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 2371. تارگێتی دووەمی بەرزبوون ئەگەر بتوانێت ئەو هێزی بەرزبوونی لێرە کۆی دەکاتەوە بەردەوامی هەبێت دەتوانێت خۆی بگەنێتە ئاستی 2394 واتە بەرزترین تارگێت بۆم هەفتەیە 2394 دەبێت بۆ ئاڵتون ئەگەر بتوانێت بیبینێتەوە. بەڵام یەکێکی دیکە لە سیناریۆکانەوەیە کە ئەم زۆنە بشکێت بۆیە بڕەنگی ڕەساسی دەستنیشانمان کردو چونکە ئەم هێزی دابەزینە خێرایی کە وەری گرت لێرە ڕەنگە بەردەوامی هەبێت و بتوانێت جێگیر بێت لە خوار ئاستی 2318. ئەگەر 2318 بشکێت تارگێتی دواتری دابەزینی ئاڵتون گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 2302 کە پێشتر لە شیکاری هەفتانەی پێشووتر باسمان کرده بوو. ئەم ناوچەیە وەکو ناوچێکی سەپۆرت ئیشی کرد هەفتەی ڕابردوو. ئەم بەرزبوونە باشی کە دەبین لێرە ڕوویداوە بە پاڵپشتی ئەم زۆنە بوو. بۆی ئەگەر بێت و 318 بشکێت ئاڵتون دەتوانێت خۆی بگەنێتەوە ئاستی 2302 و هەتا خواردتریش واتە دەتوانێت خوارد 2300ش ببینێت. بەڵام ئەگەر بێت و ئەم بەرزبوونە واتە ئەم زۆنە ڕێگر بێت لە دابەزینی زیاتر سیناریۆیەکی بەهێزی بەرزبوون چالاک بکات و هەردوو تارگێتی بەرزبوون بپێکێت مانەوەی ئاڵتون لە سەری 2394 بە کاندڵی یەک ڕۆژی سیناریۆیەکی دوورمەودای بەرزبوون چالاک دەکات کە ئەویش گەیشتن دەبێت بە ئاستی 2499. ئاستی 2499 یاخود ئەم بەرزبوونی کە لێرە باز دەکەین سیناریۆیەکی هێندە بەهێز نییە کە تا ڕادەیەکی کەمیش پشتی پێ ببەستین. تەنها وەکو بەرچاوڕوونیەک ئەم ئاستە ماخستۆتە ڕوو هیوادارم نەبێتە مای دروستبوونی ترس و دڵە ڕاوکێ لە دڵی بازرگانان و لەسەر ئەساسی گەیشتن بەم تارگێتش کڕین نەکەن بە هیچ شێوازێک. تارگێتی حەقیقی بەرزبوون بۆ ئێمە لەم زۆنەوە ئەم دوو ئاستەیە 2371 هەروەها 2394 و ئەگەر ئەم زۆنەش بشکێ بەرەو خوارەوە سیناریۆی گەیشتن بەم دوو تارگێتەش پێچەوانە دەبێتەوە واتە ئەگەری گەڕانەوە بۆ دوو تارگێتە لاواز دەبێت چونکە وەگوتمان ئەگەر بێت و زۆنەکە بشکێت دێتە زۆنی دووەم کە 300 و لێرە دەتوانێت بچێتەوە زۆنی سەرو خۆی. ئەگەرێک نییە کە لە زۆنی دووەمیشەوە بتوانێت بچێتەوە 2371 بە پێی شیکاری. بۆیە سیناریۆی گەیشتن بە 2499 سیناریۆیەکی لاوازە زۆر پشتی پێ نابەستین لە سەروی 394 بە تەواوەتی جێگیر بێت. ئەو کاتە ئەگەرەکانی بەهێزبوونی ئەم سیناریۆیە دێتە ئاراوە و ئەو کاتە ئەبدێتی شیکارەکە دەکەین کە بزانین هیچ ئاماژەیەکی دقیق دروست بوو بۆی کە تا ڕادێک دڵنیامان کاتۆ لەوەی ئاڵتون دەتوانێت بچێتە 2490 یاخود لێرە دووبارە دەست بە دابەزین دەکاتەوە. شیکاری دووەمان لەسەر یۆرۆ کە ئەویش دابەزینێکی زۆر باشی دەست پێ کرد هەفتەی ڕابردوو. دابەزینی یۆرۆ لەسەر ئاستی دوورمەودا دەتوانێت بەردەوام بێت و سیناریۆکانی دوورمەودای چالا کردووە. بەڵام بۆم هەفتەیە زۆنێکمان لە پێشە کە لە 1.059 دەست پێ دەکات بۆ ئاستی 1.044. زۆنەکەمان لەسەر ئەساسی فرێمی یەک هەفتەیە دەستنیشان کردەوە بۆیە کەمێک فراوانە. ئەم زۆنە ڕەنگە سیناریۆکی بەرزبوونەوەی زۆر بەباشی تێدا چالاک بێت و تارگێتەکانی بەرزبوونەوەشی لەسەر ئاستێکی دوورمەودا لەم زۆنەوە گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 1.082 واتە ئەم زۆنی کە لێرە دەستنیشانمان کردەوە. لێرە دووبارە ئەگەری دابەزینێکی دوورمەودا دروست دەبێتەوە
ئەگەر بێت و ئەم زۆنەش بشکێت بەرەو خوارەوە واتە 1.044 بشکێنێت بە کاندڵێکی یەک ڕۆژی زۆنی دابەزینی یۆرۆ لە دوای شکاندنی ئەم زۆنە ئەوی ژۆکو ئاڵتون زۆنێکی دیکەی لە پێشە کە گەڕانەوە دەبێت بۆ 1.026 بۆیە حەزەر لە مامەڵەی کڕینی دوورمەودای یۆرۆ بکەن لە دوای شکاندنی ئەم زۆنە سیناریۆ دوورمەوداکانی یۆرۆ بە تەواوەتی گۆڕانکاری بەسەردادێت و ئەگەرەکانی دابەزینی زیاتر دێنە پێش وەک لە بەرزبوونەوەی زیاتر. شیکاری سێمان لەسەر USDJPY واتە یەنی ژاپۆنی کە ئەویش لوتکەیەکی نوێی تۆمارکێت واتە وەکو ئاڵتون ئەم ئاستی کە ئێساتیدایە لە مێژەی دروستبوونیان نەگەشتوتە ئەم ئاستە. یەنی ژاپۆنی بەردەوام دەبێت لە بەرزبوون بەڕێزان زۆر حەزەر لە مامەڵەی فرۆشتن بکەن جیاواز لە ئاڵتون و لە پشکەکان بە شیکاریش ئاماژەکانی بەرزبوونەوەی USDJPY بە وازەحی دەرکەوتوو. ئەم زۆنەی کە ئێستا دروست بووە 151.900 با بڵین 152 بۆ 150.30 سنت تا USDJPY لەسەر ئەم زۆنە بێت بەرزبوون بەردەوام دەبێت و یەکەم تارگێتی بەرزبوونیش گەشتن دەبێت بە ئاستی 155.872 لە دوای گەشتن بۆ ئاستا ئەگەری هەیە ڕیتێستێک بکاتەوە بۆ ناوچەکانی 153 یاخود هەتا ئەگەر ڕیتێستیش بکاتەوە بۆ زۆنەکە ئاساییە پاشان دووبارە دەست بە بەرزبوونیشی دیکە دەکاتەوە بۆ ئاستی 161.888 تکایە زۆر حەزەر لە مامەڵەی فرۆشتنی دوورمەودا بە تایبەتی ئەوانەی کە ستۆبلوس بەکارنایەنن لە USDJPY بکەن ئەگەر دەتانەوێت فرۆشتنێکی دوورمەودا ئەنجام بدەن بەبێ بەکارهێنانی ستۆبلوس هێشتا زووە بۆ ئەو بڕیارە ئەگەرەکانی بەرزبوونەوە بەهێزترن و یەکەم تارگێتی بەرزبوونیش بۆم هەفتەیە ئەم ئاستە دەبێت کە باسمان کرد 155.870 شیکاری خوێندنەوەکان بۆ هەفتەیە بەم شێوازە بوون USDJPY یۆرۆ USD هەروەها ئاڵتون هیوادارین ببێتە مای سود و قازانج بۆ تەواوی بازرگانان لە ئەگەری ئەپدەیت و هەر گۆڕانکاریەکی شیکاری و زۆنەکان لە گروپی سمارت ترێدەر گۆڵد ئاماژەی پێدەدەین کە ببێتە مای بەرچاوڕوونی و هۆشیاربوونەوەی زیاترتان هەر لە خێر و قازانجدا بن ئینشاڵڵا.